نایشکن دانه توفی زمان کس ناله کور مردوه کس ناله کور مردوه کور زندوه زندوه قد نانوی آلا کمان زندوه قد نانوی آلا کمان جبو بیرانینا سلکوی شهید همو سرکرده نتبهی و همو شهید ری آزادی کردستان دقیق بیرنگی ویرانی ناوان ریا ترکوشیون کرونایی کرد. سپاس گفت. بخیر هاتنا و تبع بکم. سران سر چاوان هاتنا. پیوی دکم تو ام ایرو دوی سمنره دا دوی کنفرانسی دا تو جناب کیفا کنم. ام چالاکیه که بگر هم دست پی بکن. و پاش چالاکیه جی ام به همه کیجا جوی کنفرانسی با افریقا. یک جی پرنسیب انسپیا کردیا بکسل اوا که نبس کنفرانس سمیناریان شبه کلتوریان کلتوکت انگیز بوده مکتوت با افریقی بوشی لی آمانج اوا کنفرانس ویده نیزی امبین کومک هیجا فکرن آماده کرن آمانج اوا با اندنگی وی کنفرانسی ناغروکا وی کنفرانسی بریا وشانکی لقلب كودا بلان كودا أوجد بينك سلوى كسر لفيد لبي عقافنا خلق كسي خلق بس خمسين وخاصة جي أو كسر لفيد لبي عقافنا خلق بسبب جانبا أخوة أزوان يفيدكم أو تشتي عقافتنا أو تشتي قدانا بيجراكي لسر كواز بالاسم يام بيا إيميل يام بدستا تسليمات كم تسليمات وأمكارو تقول فيديو أخفتنا بالإنجليزي تسليمات بكم بقاشرة أم بأواي كتوكة بأواي تسليكة لسر سرهلدان أسمكو أم بوشينن وجواتك كزيدتش صراحتش بلاف وأجل إمكان هذه أو برهمجي بزمان جهة جبر بهون بزانم لبلجيكا چند زمان جهة رسمي هنا تري فلاماني هولندي فرنسي ألماني هيا وفرنسا جاراجي وشان يخو بالإنجليزي جي بوشين يعني ألمان جوي أو بيت وفيشي عن كردي بوشين فاشل بزمان ندل نهار جلج مهوانا مراق بكم كما أف كونفرنس دروجا إيرودا وبيجا آمانجي باش حكي حفت سالة كما أف كونفرنس إيرو كما حتى انها بيخستنكيان سازية ككرد يعني كزكي كرد تشتكي وها مدار نخس كما إيرو دو أوشلو دا الفيزا من جهة أف شالاكي أف كونفرنس أنسبيا كردية بروكسلي دوی باوریه ده اگر کسک کومکک یان نتویک دیروکا خوباش نزانه او نکاری پاشورو جاکو راحتی آخوا ارگانیزه بکی و بشکل کی دیسپلین ارگانیزه کری بجی دکتورا خواهی نممکنه بلندستم که به روسیه تزار پیوندی گرم هبونه به عثمانیا را پیوندی هبونه به والی تبریز را دیگر کو برای شهید کرده بون دیسان پیکلی قد نکردن تا به والی را پیوندی هبونه جار شهر جار خرابه جار باش لید پیکلی هبونه و به کنسولوس روسیه و انگلیس ورمیه و به ناوندان میسیونریان آمریکا و فرانسه ورمیه را پیکلی همیشه هبونه و به سرکردن جواب گیرشیم
سمکو دو کار کردن لباری دیپلماتیک اجبار کو مجرد که خصوصی زیادتر باز ناکم او تکلی هبون لباری نوخایی و مفیش لج باز کرد حالا کو بسر کردن جواب کرد تکلی دانه لهری من شر و محابات و دبر انساقز و بانی برسوک ارینی هات قناعه کده لهری من دن خابن برسو ارینی نهات اما دولت قاجار لپی شورش مشروطه را دیروک بیجه که دنا و رفشک دشوار ده بو نشانه هنده هنه که نه دولت بو یعنی راسته انستیتوسیونه که مرکزی ها بو لیبا بود ده صلاح بسر شده رو ده نبو لتوریز روش زیادت نزلال بو جبر که توریز نواند ناسیونالیزم آذری بو لیبا شیخ محمد خیابانی جار ده صلاح دگرد دسته خواه جار دموکراتان ده صلاح دگرد دسته خواه جار مشروطه خازان ده صلاح دگرد دسته خواه جار آلیگرین قاجاریه ده صلاح دگرد دسته خواه هر جاری یکی و هر جاری با آوایی که برخورد دیگر کردستانی دیگر اویش تأثیر هبول سر هلدانه ل آلیه دنی و بیشن کلونل محمد تقیخان پسیان خراسان دولت خدا مزران بو میرفشار دموکرات لکرماشان دستالات هبو اتونومی هبو خود مختاری هبو شیخ خزل اوکو بعربی دبی محمره لخوزستانه لخرمشهر دستالات مزران هر کسی بخواد دستالات یک نواندی هبو د کنسپت که وساده د صلات کردی جی در روزه و د مخابن بازار کردی در بیه اذیت دبون به هند حرکت له حریم ولمی دست فکر ل گلانا ما 5 سال 1919 مکرم الملک جگیر حاکم آذربایجان که د صلات و هزار سمکوج خره تهلیک زانی بمب کجای ارمنیا و هات آماده کرد مخابن بو کشتن سمکوشان دو تیره که دخواست دو هدف آلیدن آلی که به سمکو ترور کن آلیدن به شرد نابر ارمنیا و کرده در شیرینش بر کرده ارمنیا او بام شکر بو لی روش برکو یه پشتینگی باس بکرن از نابش انجام بود چه سرنکتن بونا ترور کردن سمکو اما برای سمکو شهید بوله برده یه روزا دو بیاری رج برکو سمکو نهاده شهید کرد روزا دو بیاری را یارش اگه بربلاو حاکم تبریز داد است بکرن هم بر کرده و ارمنیا به هم ره هم بر هر دو دوی هر بیا لورمی یارشی سر مسیحیان و کردان کردن و همو آلیگرین سمکول هر چی داری دیده بانا دو کشتن آلیگرین سمکول ورمی ده هر کس اکبا دو کشتن یه روی یه دن قتل عام کردن بر هند سمکول مجبور به راکسیون نشان بده و بونا هنده که پلانا شر به همبر کرده و شر نابر و کرده و سوریاشی بیدنگ بکن مجبور به دستالات باجار بخواه بگرد دسته خواه سمکو نزی چند سال هزن چکدار شال نورمیه و دایره حکومتی نورمیه گرنه دسته خواه دوی رجی هره مندن دیلمان کلا خوی و کلا موکوی کدنه دسته هزن کرد و دستالات دیرکت کدنه دسته سمکو اشکاک لدو هنده رشروان کرد به سرکردهیتی سمکو بهوبندی اشیر منگور لمحاباده باجار محابادش گرنه دسته خواه بر به بوکانه وچون و هریم مکریان بشک زور هریم مکریان گرنه دسته خواه و دخواستن ببره به هریم اردلان را تکلیه دان و بره را در بازی تکلیه خواه در بازی باشور و در بازی سلیمانیه بکن و به شیخ محمود حفیظ را یا هو پیمانتی که چکن یا او کو هریم به یک به دو حاکماره لیم خوابن دیسان لنبه همبر حرکت دو گوتنا قسم کل بر باستی که دست بکر دیسان خانه کردی شالی که به آیه میانداوه هر شکات سرسم کو خالو قربان کو اصلا خا کرد بون هرش سر هزن کرد که لیش بخواهد کشتن هرش شکست خار لی بویش شکسته را دیسان جی بیدنگ نسکنیم بیچاره جالی بوکانه و هرشات دولت قاجار هیچ شام ده هزمان بچوک بو هزمان ندکاری لی مخابن هزین کردی بخواهاتن اشیرتن هرمه به سرکردهیت حاجی خانی دیبوکی هرشی محابات کردن هزین کرد هزین حرکت کردی جبر دری خستن و شکستان و محابات دیسان گرن دست خوب را دستی دولت قاجار کردن محابات بشه که دولت قاجار دیسان و دو پشتی ویره گرتن ورمی نزیده زحمت بو دولت قاجار شده که کردستان بشه زور کردستان هرم مکریان وانه
خب دست کردا ستاندن دانه خواجر بشدن جی هندک فیزن دولتی و هندک جی خانتا نمونتی بی تبگر تک شو لتیرژ نخاف دیمانه حرکت سیاسی بر پیش چه حزب متوی بر پیش چه گوارتن سیاسی و جواکیش بسر جواکی ده هاتنه لگور دیدم زمینه هندکو حریم لسر شوپا کو سمکو بنگه هوای دانی پیش و بمشه حرکت بر به آزادی و هر آزادی و بمشینه زمینه نه زیاده تر حتی هنگی خبات کن هاتی کرینه بردوامی و خباته اگر او خبات نبا مدیروک نده بود تدیروک جنه با تنو کاری تشته که با آفرینش خواهد ایرو اگر تدیروک نبا لسر به اساسی او حرکت که گلک مزم بود و او تیرژن کو ویدمه دست پیکرینی و هندک نخوات بود سهیدی دی به لیسان ودگشن و حرکت هر چند هنگی بداوی هات لی او داویه که به داوی بود داویه بود دست پیکه که نو بود او دست پیکه کو لسان خطا نتوید مشه حرکت دست پیکریه و ایرو لروجان بهستره گلک سپاس بگو کتناو و داویجین لو محمیاره گلک آشکره که او حتی نها تاریخ که هاتی نویسین چوا باز کرن برای دجمن یان حوالبند دجمن سر ملت کرد هات نویسین بخصوص تاریخ هستم که اگر ام وضع شرایط وی زمانی که اگر برچاو بگیرن لمنطقه ما بخصوص منطقه شمال یا شکاکا یا سراسر کردستان دکی موزیده با سواد ما گلک کم بونه گلک کم بون به دلیل به مسئله نهات نویسین تاریخ ما به دست ما نهات نویسین کس که دن دجمن بسر مصلحت آخوا نویسی و حچی ناوی دانی سرج بکی آخوا دانی هستن و پشتی هنگی جی متاسفانه هنک تاریخ نویسی کرد هنک تاریخ سرسم که هات نویسین ولی دیسا جی او هر لطرف حکومت و تحییم بون که او تاریخانه بین نویسین حتی از نخواستم ناو بینم و ناو بجم جی بلکه وجه خانده من او تاریخانه حتی مثلا خود ساواک گازی جماعتی که منطقه آمده یک کد بخواه شاهدم گازی بابا مکرن او تاریخا او نویسی او شخصی ددانه اجا او بخواه معلوم وقتی ساواک بخواه او کتبه بلا بده چجره تاریخی بیا انا نویسنده ویزدان بله بابا میگم اجا بحث شورشی اگم دست پی بکن پشتی کشتنا جوار آقا برای سمکوی مازن که از مثلا مالبات پشتی اینگه اقدام بحث کرده از سر بیجم داویا برنامه ده پشتی نیرو ولی پشتی کشتنا جوار آقا که 1909 ده هم بیجم که تبریز هات شهید کردن و تاریخ جگرک باسید کرد و سمکوی زمانی حدود 20 سال تمنی بیا 20 سال سنی بیا و سمکول منطقه شپیرانه ده بیا مالاوی دوی منطقه بیا باب سمکو محمد آقا کم زیاده یا محمد دیجن دوایی که لقب پاشایی گرفت زیاد گفت محمد پاشا او پاشا به طرف حکومت عثمانی و او لقب دانه او بخواه بحث که هم دکان پاشا سوی بحثی بکن او سمکو گی 20 سالی بیا و مالا محمد آقا باب سمکو لسیروی بیا منطقه اگر کسی گرک هوا ناستن سیروی ده او سیرو هنگی جزء حکومت ترک بیا یعنی هنگی حدود لواکرین هر دو کردستان حدود که رسمی چه نبود بیشی وی هنگی او حدود کنه ها هم دبینین نیوه که کردستان ترکیه و کردستان ایران ده او حدودا هنگی بیشی وی نبود سیرو لسر ترکا بود به معنای محمد آقا مالوی ترکا ده بود ولی سمکو پشتی کشتنا جوار ها قسم کردستان ایران منطقه شپیرانی ده بود او بخواه از بینه اشاره دکم دلیل هیوه هنه باشه مکنه هم به بحثی سر هنه که بحثی سر بینه که پشتی مچه گفت پشتی شهیدگونه جوار آقا سمکو که 20 سال بیا او 7 کسی که جوار آقا توریز پشتی شهیدگونه جوار آقا به قهرمانی که گلک مازن و به شکل عظیم و پشتون طولبه کرن که براستی طولبه کرن که مازن او ضربا گلک مازن که به حکومت ددن و خلاص تبن و تینش پیران منطقه جم سمکو و او کسانی که دوربری وی بونه به وی شیوهی تنین سمکو وقت جانشین جبو جوار آقا انتخاب بکن هل بشه یعنی تی گوتن سمکو پشتی سال 1905 یا 70
دست به شورش دیگه تاریخ بشکی که مزیده دنیسن ولی شورش اسم کو هم تکران بیشن به 1905 و 1907 دست بید چون بشتی شهیدمون جوار آقا اسم کو بلا فاصله دست به شورش که دیگه ولی شورش لمنطقه جا و لشپیران دست بید دیگه باشه توسعت که وسعت و زیاده به حتی تجیده اینجا به معنای منظور من به دریده او مسئله او بکو محمد آقا بابی کتبو رخ قسمت کردستان ترکیه برهند اسم کو ورده به جانشینی برای اینجا پشت شورشی که دست بید که اسم کو اگه امپرای خابرنا سر دلیل سرهردان آوی دست بید که دلیل ده از بخوا برو رو دبینم او تشتی که من بهیستینی لوان کسانی که نزدیک اسم کو بونه دست بید که شورش اسم کو امبیجن وقت تولستاندن بیا راستی های وسا بیا چون توای مالبات اسم کو باب و با پیر و برا و البته باب نه برا و اویدون و با پیری چند با پیری همو دست حکومت قاجار به خیانتی هاتنه اسم کو داره وقت گنج که 20 ساله وقت انسانی که ملی بیه او به گلک انسان باسوی دیگه ولی به دست بیده که پشتی 2-3 ساله مثلا ملی زیاده در پیش مثلا نتوی زیاده تر سمکو برچاو دیگره حتی مثلا عائله‌ای و شخصی و او تماسیوی چا که کوداش باست که لگل حکومت ایرانی و گل اوانیدن برده نشاهد ده که او مثلا شخصی ایده ناوده شد و مثلا که نتوی و مثلا که ملی اجاور سمکو به شپیانه ده دست بیده که و هیدو اول جار هندی من وان جماعتی بهیستی دوربر شاپوری هم بیشن کدوم سلماس اینجا کونه شهر را دست بید که جار اول کونه شهر دستینه کونه شهر دی خبرن کنترل آقا باشه هیدو چمنطقه سلماسه باشه خوی و ماکو اوانه اینجا وقتی باشه منطقه به سلماسه و خوی و اوانه دیگه و ماکوی منطقه که بچوک نراستی یعنی تنها از کار بیشم اوینا جی افتخاره با هر کرده که تنها شورش بیا تنها رهبر بیا و کاری بهست لعرده لدستش من بستینه هیچ شورش میدانی کردستان حتی ها به شیوهی نبونه بگوری دیدن همون چون همه سرحدان چی بیا من موقعیتی حاکیه پیش اوان شورشان هم زمینه های هبیه عرده آن هبیه هیدو دستانه ولی سمگول لسفره لحدود کردستان توی که دست بیده که وان منطقه به ریاش نیروی نظامی اوان منطقه عظیم آزاد بکن اجاور ده وقتی او شتات پیش سمکور ده ادی نتوا مثلا حساوی نتوی گلک زیاده درده با و چوا اونجی دزانون که تاریخ خدا گلک به شیوه جدا آدم نویسیم ولی اصل شورش های سر بناهی گلک ریک پیک بیا درسته پارتی یک حزبک به شیوه نبیا ولی ام دبینن حچی جیه که رزگار کری ورده شورا دانیه باجه را دانیه و گنده شورا هبونه و گنده مثلا بیسیمی هبونه همو گنده و بیسیم ندست آقا کی و رئیس عشی کی دبیه بیسیم که مرکز آقای گند کی دبیه چند کس به عنوان شورا سر بیسیمی بونه و گاهی مثلا وقتی که لازم بیا یا وقتی که پیوست بیا به ریا بیسیمی گوتیه داره بله مثلا مسخال لازمن شکر لازمن یا به هر شیوهی که احتیاجی هبونه به ریا بیسیم گلوی شورای حد بیا او بخواه تشکی پیش توتی بیا و داوی ادی وقتی دست به شوره او مثلا او منطقه که لکواد بن اختیار کنترول سمکو حتی ما باست خوی و ماکو سلماس و اونه پشتی اینگه زیادتر سمکو مثلا استقرار دینه پیش و چندین جا دجی ها تاریخی دجی باسکیه و قصیوی دجی که هنه و کاغذی که دنویسه و میسیونر انگلیس و حتی حکومت ایران سمکو برسما دعوا استقلال دیگه دعوا استقلال حکومت کردی دیگه و هدف آویجی به تواوی او بیا به خاطر مسئله و او وی زمانی دست به زیده کردن وسعت وی حکومتی یا وی سرحلدانه یا وی شورشی دیگه جا ماجر علمیه دوربر علمیه دیگه و علمیه که دست به وان حکومت وی زمانی رزگار دیگه
ورمیش دکه بندستی بعد دوای پشتی هیدو بس بعد به طرف منطقه مهابات و اوانه بر ببیره یده چه و مثلا مهابات داشتی که البته گلک روایت جرب جل هنه سر مثلا مهابات متخواست از به شکل که شما بجم مهابات وقت اسم کو پشتی گیرتنا ورمیه و شرکی مزن گل مخانه دجنه کته کرن شرکی زور عظیم تی کرن وده اسم کو وده دستینه و وقتی علمیه دستینه بحث علمیه جوابی که وقتی علمیه دخمن کنترل خدا سه شورا کی داتینه دست کی بنای عمر خان شکاک که مسئوله و او که و شورای و او شورا 11 نفر بیا یک دو نفر جی آذری تیده هبونه ولی ضربه شورای کرد بونه به حقیقت او بیا و دوایی وقتی که او کنترل علمیه دخل دست خواه سمکو او که دستور هنده داده که سلاح بخر کرد و سلاح که مشه هنگی او کسانی که علمیه بون اوان عشیر آذری و که افشار و اقبالی و نظام زرخام و اوانه ورده هبونه جوانه وان نه خلق سلاح دکت چون اوانه همیشه طرفدار حکومت مرکزی بونه و همیشه برک بونه پیشیا کرده وقتی هم بحث آذری دکن به معنای نه که ما اختلاف که گلک شدید گل آذری هبیه یعنی شورش هستم به معنای نه ولی چون آذری طرفدار حکومت مرکزی بونه صار حکومت مرکزی بونه فرماندار وان بخابیه استاندار وان بخابونه شر شورش شر سمکو کنه سمکو مجبور شرکت نه و مثلا اوی و دوایی کس که دنی آذری پشتی مدکی که عمر خاطبه رئیس شورا علمی کس که دنی ترک خلق کنه شهد نه داد نه شوناوی و نایی جربیز مجدی ده هبو برای تیمور آقا دجنه ده خلق کنه شهر سلماسه بود پشتی مدر که او تیمور آقا ترک بود و خلق کنه شهر سلماسه بود اوی او دبا مسئول هم بیشن استاندار یا مسئول یعنی با این فرق روش ندیه دیگر که مثلا وان قومی که بده جیانه ولی هیچ کسی وقتی شریعی بیاد نرمال بیا شریع خاکریه یا چه آذری و چه فارس و چه ارمنی و چه که ببینید اینجا دوای سر مثلا مهابات هیدی دو بر مهاباتش مثلا وسعت ها یادشون بر مهاباتش وقتی که چه مهابات دهنگی دور مهابات دیگه که سه نقطه در سر تشتی که من بیستی او کسی که گل و بلکه دوش حتی نهاجی هر مابن و هنه کتیب شریعات نویسیم سه جیاد ارتش شاه هدیه به حکومت مهابات بخواه سمکو دستور هندی تکو دوراوی تیگیر دور مهابات ولی جه حیث مقابل هندک آینه از ورکی ولی خلقی مهابات براستی خلقی گلک شورش کرد خلقی گلی ولاد خاص گلک خلقی قهرمان بیا گل که کمگا سمکو که ولی یک دو آیله که دلیل آوه که آیه سمکو نکنه چون اوان حکومت برده دامه زنگه مثلا عشیر آجی که اندازان عشیر همیشه اختلاف ناکوتی نیمه که عشیر ده هریه چند عشیر آجی کچک مخالفت برده کیه اینجا بولو سر مهابات شرک شده و مهابات که دست نیروه سمکو ده ئەم پێم وایە ئێرادەیش بۆ خۆی دایکی ناسینە ئەگەر ناسین نەبێ ئێرادەیش بەلایەکی دیکەدا دەچێت بەلای چاکسازیدا ناچێت دەردی میلەتی کورد هاوڕێیان دەردی نەزانینە ئەو شتێک کە میلەتی کوردی بە 40 میلیۆنەوە لە ڕۆژهەڵاتی ناویناوە دواخستووە ئەوە بووە کە هۆیەکانی هەرچێ هەن دوژمن نێهێشتووە یا خۆمان کەم تەرخەم بووین ئەوە بووە کە میلەتەکەی ئێمە بە زۆربە نەزان بوون نەزان بە معنای ئیدارەکردنی ئورگانێک نەزان بە واتای بەرەوڕووبوون و جموجۆڵی دیپلۆماتیک نەزان بە واتای تێنەگەیشتن لە عیلم و زانستی جیهان لە کۆمەڵناسی لە سیاسەت لە فەلسەفە لە ئیمکاناتێک کە لە دنیادا بۆ پێشکەوتن پێویستە میلەتی ئێمە زۆربەی زۆری هەتا نیوەی دووەمی چەرخی بیستەم لە شاخەوە ژیاوە کۆچەر بووە ئیمکاناتی ژیانی لە کشت و کاڵ دابین کردووە و لە ئاژەڵداری هەر بۆیە دەسەڵاتی سیاسی لە دەوروبەری ڕووبارەکان و
لە دەوروبەری دەریاکانە چێ دەبێت لە شارەکانە دروستە بێ شار بناغی دەسەڵاتی سیاسیە میلەتی ئێمە دوورە پەرێز بووە لە شار هەر بۆیە من باسەکەم ئاوا دەست پێکەم لە ئێرانی پێشوو لە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاوا بڵێن و لە دنیای چرخەکانی ناوەڕاست بە پێ شەپۆلی بیری مەسیحیەت لە ئوروپادا ئەو دوو دنیا سەیری ئینسانیان بە شێوەیەک دەکرد کە ئەو ڕۆکە بە شێوەی دێڕۆکی ئەگەر باسی لەسەرکەین سەرمان سوور دەمێنێ عیسا دەڵێ من مەئموریەتەکەم ئەوەیە مەڕەکانی بەنی ئیسرائیل لە دەست گورگ ڕزگار کەم نەیەڵم گورگ بیخوات یعنی بەشەر مرۆڤ مەڕە لە ئوروپادا چ لە دەورەی ئیمپراتوریەکانە چ لە دەورەی ئەمیرە ناوچەیەکانە چ لە دەورەی دەسەڵاتی کلیسادا خەڵکی ئاسایی حەشیمەتی ئاسایی وڵاتانی دنیا هەموو مەڕ بووە ئەوانە بە پسوولەی بەهەشتیان پێفرۆشتووە و ئەوانە هەم میر ڕووتان دوێتەوە هەم ئیمپراتور ڕووتان دوێتەوە و هەم کلیسا دەیان بە جار ڕووتان دوێتەوە چتی لێ ئەستاندووە نەهێشتووە عیلم و زانست هەبێ بە زمانی لاتین ئینجیلیان بۆ خەڵق خوێندوێتەوە ناوەڕۆکی ئینجیل چی هەیە ئەوڕۆ دەردەکەوێت کە چییە هەر ئەوەشیان بە خەڵک نەوتووە بۆ خۆیان بۆ ئەوەی کە نەزانن وەکو ئەوڕۆ مەلاکان قورئان بە عەرەبی دەخوێننەوە ئەگەر بیکەی بە کوردی لە پاکستان کابرای قورئانی کردووە بە کوردی ئێستا حکومی ئەعدامی دەرچووە کەوابوو ئێمە لە ئوروپای ڕۆژئاوادا و هەروەها لە ئوروپای ڕۆژهەڵاتدا هەتا ڕێنێسانسە تا ڕاپەڕینی پیشەسازی شۆڕشی کۆمەڵایەتی ڕەوشنبیری و شۆڕشی ئاینی خەڵکی ئوروپاش وەکو خەڵکی ئاسیاوا بوون تەنانەت حەمامیشیان نەبوو لە ڕاپەڕینەکەدا ئەوانە بایاندایەوە سەر میراتی فەرهەنگی یونان پێش 2500 ساڵ لەوە پێش لە یونان و لە ڕۆما لە ئیتالیادا حکوومەتی دموکراتیک بە شێوەی خۆی لە چوارچەوەی خۆیدا هەیان بوو پیانەوت دەوڵەت شار هەر شارێ بۆ خۆی دەسەڵاتی سیاسی خۆی هەر بوو بە هەڵبژاردن جاکی هەڵی دەبژارد و ئەوە چوارچەوەیەکی درێژی هەیە من نامەوێت ئەو باسە بکەم لە دوای ڕێنێسانس خەڵکی ئوروپا بە ڕۆژئاوا و بە ڕۆژهەڵاتیەوە بە خوێندنەوەی فەلسەفەی یونان فەلسەفەی ئەرەستو و ئەفلاتون و فەلسەفەی ماتریالیستی دێمۆکریتوس و ئەوانە گەیشتن بەو قەناعەتە کە مرۆڤ بەو شێوە کە دین تماشایەکە کلیسا تماشایەکە نابێ بخوێندرێتەوە مرۆڤ خاوەن مافە دەبێ ئازاد بێ لە هەڵبژاردندا دەبێ ژن و پیا و مساوی بن وەک یەک بن دەبێ شۆڕایەک هەبێ یا پارلەمانێک هەبێ بۆ بڕیاردان بۆ قانوندانان دەبێت دەسەڵاتێکی ئیجرایی هەبێ بۆ جێبەجێکردن دەبێت دادگا و دادوەری هەبێت تەساوی هەبێ هەموو ئەوانە بەری ئەو ڕێنێسانس و شۆڕش و فەرهەنگە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریە بوو کە لە دوای چەرخی 16 دەستی پێکرد و لە چەرخی 17دا بە تایبەتی لە فەرانسەدا بەناو شۆڕشی فەرانسا کۆتاییەکانی چەرخی 17 لە شۆڕشی فەرانسەدا خۆی لە مافی هاوڵاتیان یا حقوقی بەشەر خۆی نیشاندا ئێمەی کورد و ئێمەی فارس ئێمەی تورک و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو ئەو شتانە بێبەری بووین ئێمە هەڵسوکەوتمان ڕەفتارمان بیر و بۆچوونمان ئاین دیاری دەکرد و بە پێ ئاین و بە پێ فەرهەنگی جاهێلیەتی 1400 ساڵی پێش ئێمە ڕەفتارمان لەگەڵ مرۆڤ دەکرد دەسەڵاتی سیاسیمان بە شێوەی دیکتاتۆری و ئیمپراتۆری بەڕێوە دەبرد و هەر کاتێکیش دەسەڵاتی سیاسی گۆڕانکاری بەسەر بەهاتایە دەسەڵاتی جێگر میراتگری دەسەڵاتی پێشوو بوو عینی سیاسەتی بەکاردێنا لە چەوسانەوە لە ستەم لە تەحمیلکردنی زۆر بەسەر کەمەنەتەوایەتیەکاندا بەسەر مەزهەبیەکاندا و ئینسان لە ڕوانگەی دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لە ئێرانە ئینسان چوار جۆر بوو ئینسانی موسڵمان بوو ئینسانی کافر بوو ئینسانی زیمی بوو ئەوەی کە لە دنیای ئیسلامە دەژیا حقوقی دەسەڵاتی سیاسی ئیسلامی قبوڵە کرد پارەیەدا سەرانەیەدا و ژن بوو و غوڵام بوو بەردە بوو
بتپەرست بوو هەر کام لەوانە لەباری حقوقیە و حەقی تایبەتی خۆیان بوو ژن نیوەی ئەبرد ئەگەر ژن زیمی بواە ئەو هەر نیوە ماف یەک چوارم مافیشی نەبوو ئەو ڕوانگە لە ئینساندا نەیدەتوانی لە چوارچێوەی فەرهەنگێکی سیاسی کۆمەڵایەتیدا کە سەرچاوەکەی لە یونانەوە و دواتر لە ڕێنەسانسەوە سەری هەڵدا نەیدەتوانی لێرە بەری خۆی بدا کاتێک کە مستشار الدەوڵە وەزیری ناسەردین شا لە فەڕەنسا سەفیر بوو و لە شارەکانی دیکە لە تفلیس و لە شارە قەفقاز و ئەوانە هاتوچووی دەکرد شنەبای ئەو فەرهەنگە ئەو بۆچوونە ئینسانی و یەکسانی خوازیە یا سیستمی پارلەمانی کە ئەوانە ناویان یا مەشروتە بەمەعنا بربەستکردن مقەیەدکردن لە بەرامبەر مطلقەوە حکوومەتی سەڵتەنەتی پاشایەتی ئێران حکوومەتێکی مطلقە بوو اختیاری تەواوی هەبوو چی پێخۆشە بیکە مەشروتە یانێ مەشروتکردن مەحدودکردنی ئەو حکوومەتە ئەو تعبیرە لەوە هاتووە کە پارلەمانێ بێ دەسەڵاتی شا مەحدود کە پارلەمانێ بێ هێندێک دەسەڵات بە خەڵک بدا خەڵک ئەوە بکە و ئەو شێوە کە ئەوان قبولیان بوو ئەو شێوە کە ئەوان تعبیریان لێ کرد لەگەڵ ئەوەی کە لە ئێراندا لە ناو کورد و تورک و ئازەری و هەر کەسێک کە پێت خۆشە دانیشتوانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو شێوە بۆ چوون بوو ئەو کۆنسێپتانە ئەو مەفهومانە ئەو چەمکانە کە لە بانگجاری مافی مرۆی یا هاوڵاتی پێشەکی قانونی ئەساسی فەرەنسا هاتبووە ئێرە ئەسڵەن بە هیچ شێوەی وشەکانی لەگەڵ زمان و فەرهەنگ و بیر و بۆچوون و تێڕامانی ئێمە لە ئێراندا لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکانگیر نابوو یەکی ناگرتەوە عداڵەت لای ئێمە دادپەروەری لای ئێمە بریتی بەوە بوو بە ژن نیوە بدەی بە پیا و دوو بەرابەر بدەیت ئەوە دادپەروەری بوو ئەوەت نەکردای کافر بووی لە حاڵێکە دادپەروەری لە چەمکی تازەی فەلسەفی خۆیدا کە لە بانگجاری مافی مرۆ هاتوو بریتی لەوە بوو کە ژن و پیا مساویت ئەمە بۆ ئاینی ئیسلام بۆ شیعە بۆ سنی بۆ مجتەهید قابل تەحمل نەبوو کاتێک ئەو کۆنسێپتانە هاتن کاتێک دەرگایە کرایەوە لە بەسەر خەڵکی ئێراندا بەهۆی نوێنەرانی سیاسی دیپلۆماتیکی ئێرانەوە کە ئەچوونە دەرەوە لە فەرەنسا و لە ئەڵمان و لە وڵاتانی دیکە لە رووسیا و لەوانە لە ئینگلیستان دەبوون کاتێک ئەوە هاتوو بە زبانی فارسی وەرگێڕا کەوتە ناو خەڵکەوە دەست بەجێ جەماعەتی مەلا لێ ڕاپەڕی ئەم عیلمە نێشانەتوانی ئەم زانستە کۆمەڵایەتیە نێشانەتوانی پێشی پێبگرن چونکە لە کاتی خۆیان کۆمەڵێکی بەرچاو لە خەڵکی ئێران بە کوردەوە بە ئازەریەوە بەتایبەتی لە مازندەراندا لە ڕەشت و گیلان و مازندەراندا و لە تەبرێزدا لە هەمووی گرنگتر لە ورمێدا کوردی ئێمە بەشەکانی دیکە بێبەش بوون هاوسنوور بوون لەگەڵ قەفقاز هاوسنوور بوون لەگەڵ یەکێتی سۆڤیەتی پێشوو کە ئەو کاتە هێشتا پێک نەهاتوو یەکێتی سۆڤیەتی پێشوو ئەوانە ئەو فەرهەنگە ئەچوون لەوێ کاریان دەکرد ئەچوونە ناو ئەحزابی سۆسیال دموکرات لوزان کرد لوزان تمام دو تا خلاص بیه چیزم کو هدی چیه در واقع دنیا سنور عراق و ایران و ترکیه کردستان در واقع کردستان وانت و حد 25 جاره کدو که چون هنگا به دست پیکردن شورش شیخ سعید اوج دست پیدا کرد 1925 جا شکست دیگه و هنگا که چیه دادی چه در واقع کردستان عراقیه و تا ایرانیا تماس دیگه و دخوازه و گرواره سرجی خود او تشتی که او پایانی میشینه ها بویدوی دولت انگلیس چیه دستی اتحادیه ولی ایرانی هر وقتی هم میشه چیه وقتی هم ایرانی دوباره چیه یعنی قرآن پر امضا کن ولی کتی برنامه ونهیه شهید کبر ها اول در چیه که دویم بزام بین سیاست انگلیس پشتی که سوویت هات سوویت در واقع انگلیس میذاره کتی خطری لا کتی خطری لا چیه سیاست ها خبوری یعنی او سیاست ها که بری ها دولت که ضعیف و خانخانی و
فلان وأوانا أو حمود إكذا ومسألة كل جي أقواكي كمقولة مفصل ومسألة نفعي فرنساوية نظام فرنساوية هر نظام موجود داره و انگلیس ها دزانی یعنی اشکره کم دانه فرانسوی کو مثلا کم دانه سری توی ماسرو و عراق که این گاج معلومه شیخ کردستان حمود تفکر ادایه شیخ سعیده پشتیوی دست پیدا شیخ محموده انتها این گاج حفظتنه که وانت نبود سنکو تفکر کل کردستان توی تنبود ابایی تاب شيخ محمود هنا كي هبو لتاب تفجر أبيادي تنبو فرد عبد الرزاق بعد قام كان جارا بيشنيار تراكريا هي ورا أم نقاط كل بالهرفة ورا أم كردستان تركي دستي بدن إنجليز ناهلة أو منطقة إنجليز دادي بسن روس نمايات وقضا خمو إيراني ياوي ناكد يعني خوش قوتي هم سمكو خود بيجا دبي ولی از زانم والله نه انگلیس دوسته ما نه ترک دوسته ما اما شرایط اویا دبي از کاری بکن يعني اویا کشیا پشتیوی قرار بیا سمكو دي صواني حتى ودان صواب امید دا خواهی کن دی ویدیایی دا خواهی کن لمنطقه وانی دوی داری دان جگ دانه دا پشتیوی که قرارداد عودی تواب و طرف ترکی لوزان خلاص ده قرار بیه که آیکاکا سمکو بکن سمکو باکورا کردستانی را چیه ایریشی او که بکا ایریشی وی منطقه بکا و بکار بکا چیه او شیخ محمود بگیجنه هد هنگاه یک چون شیخ محمود زیدتر ترکا بکتا تا دل انگلیسا هنگاه یک کمالاتا ترک خود او که دشینه تلگرام که دشینه او جنرال که ترک را دوی او برنامه ما که بوسم که او برنامه تیک شو هر سلامی میگین اسماعیل آقا هر جی قدری بگرن سیاست دولت هم مجبور کردن که هم دستی بکشن اولی آخرین سپاس ساندکم نرد بزوتنەوەی سمکۆ یا راپەڕینی سمکۆ بێ ئەولاولا بە هەر پێوانەیە کەڵی سنجێنی لە ڕوانگەی حیزبی ئێمەوە بەشێکی گرنگ و قۆناغێکی گرنگی ڕەوتی گەشەکردنی بزوتنەوەی ناسیۆنالیستی و بینێتەوەی کوردە. بزوتنەوەی سمکۆ جەوهەرەکەی دروستکردنی کیانێکی سیاسی بۆ کوردە و دەسەڵاتی سیاسی بۆ کوردە. ئەو کیانێ سیاسیە کە ئێستاش بزوتنەوەی کورد لە هەموو پارچەکان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبی ئێمە کاری بۆ دەکات لە هەلومەرجێکی تازەی نێونەتەوەیی و نێوخۆیی و ئێرانیدا. مێژووی میلەتی ئێمە پڕە لە سەروەری و قارەمانێتی، بەڵام مێژووی ئێمە زۆرتر بەدەستی دوژمنەکانمان نووسراوەتەوە. بەجێیە ئەوەش لەبەرەوە بۆ کە ئێمە دەسەڵاتی سیاسی و ماڵی و ئیمکاناتی زانستی و دانشگاکانمان لە اختیاردا نەبووە. بەجێ ئێستا کە کورد لە ئاستێکی بەرزتردایە بە مێژووی خۆی داچێتەوە خۆی هەڵسەنجێنێ خۆی ببینێتەوە. گەڕانەوە بە مێژووی خۆماندا فێرمان دەکات نەک هەر کاری دوژمنەکانمان دەرهەک بە خۆمان ببینین، هەڵەکانی خۆشمان ببینین. ئەڵمانیەکان پێویستیان بە شکانی شەڕی دووهەمی جیهانی بوو بۆی فێر بن لەگەڵ دنیای پێشکەوت و مۆدێرن شکانی فاشیزم جێژن بگرن. ئێمەش باسکردن لە هەڵەکانی خۆمان گەورەمان دەکات نیشانەی بلوغی سیاسی و نیشانەی بلوغی کۆمەڵایەتی بزوتنەوەی کوردە. بۆیە دەبێت نەترسین قامک لەسەر هەڵەکانمان دانین ئەگەر لەو شوێنەی کە هەڵەمان هەیە لە ڕابردووی مێژووی خۆماندا. هەموو بزوتنەوەی بەشەریەت لە ئەوڵەوە تا ئێستا لە ئاکامی تەجروبەکردنی ئەو هەڵانە و کەڵگوەرگرتن لە هەڵەکان ئینسان چۆتە پێشێ و ئینسان گەیشتۆتە ئەو قۆناغی کە ئێستای تێدایە. جارشکەوە دەڵێمەوە بزوتنەوەی سمکۆ و ڕابردووی بزوتنەوەکانی نەتەوایەتی کورد دەبێت بە چاوێکی واقعبینانە و ڕخنەگرانەوە هەڵسەنجێنرێن دوور لە سودجویی سیاسی و هەروەها لە غەرەز وەرزی و لە بەرچاوتەنجی. کورد شۆڕشی کورد بزوتنەوەی کورد گەیشتۆتە قۆناغێک لە پەرسەندن و پێشکەوتن کە پێویستی بەوەیە بە خۆی دابچێتەوە خۆی هەڵسەنجێنێتەوە و پێرسپێکتیڤی تازە سیستمی بایەخی تازە و هەروەها سیاسەتی تازە بێنێتە مەیدانەوە.
بە شێوەیەکی ڕەخنەگرانە تەماشایکردنی مێژوو پێرسپێکتیڤی ڕەخنەگرانەمان دەتاتێت لە خۆمان پێرمان دەکا کە دەرز لە مێژوو وەربگرین ئەوەی کە بۆ وا بووە بۆ وانە بووە زۆر زۆر مهمە ئەگەرەکان لە مێژوودا تەسیری زۆر گەورەیان هەیە دەرز وەرگرتن لە مێژوو ئەوەیە چونکە ئەگەرچی ڕووداوەکان تکرار نابنەوە بەڵام زۆر جار هەلومەرجەکان تکرار دەبنەوە و دەبێت لیان فێربین بێجگەلەوەش هەر لە ئەوڵەوە کاری سیاسی ڕوانین بۆ ژیان ئەوەیە کە داخوا ئینسان ئەسیری قەزا و قەدەرە ئەو شتێکی ڕوویداوە لە مێژوودا یاسمای لە ساغای سمکۆ چی بەسەر هاتووە ئەوە حتمیەتێکی جەبرێکی تاریخی بوو یادەکات زۆرێکی کەش ڕوویدا باە بۆیە ئەگەرەکان لە مێژوودا زۆر مهمن و ئەوەی کە ئینسان لە جیاتی ئەسیری بەندی جەبری تاریخ بێ لە هەلومەرجێکدا دەتوانێت بە جۆرێکیکە هەڵببژێرێ و دەتوانێت مێژوو یا هەلومەرج بکاتە دەرفەتێک بۆ ئەوەی خەلاقیەتی فکری خۆی و ئیرادەی خۆی بەکاربێنێ بۆ دروستکردنی ژیان کە بە ئێستا دەیبینین وەتی ئینسان لەسەر ڕووی زەویە ئەوەی بەکارهێناوە بۆیەتە چۆتە ئێرە لە کۆتاییدا ئەوە دەڵێم کە دەرزوەرگرتن لە مێژوو تەجروبەمان دەداتێ شناختمان دەداتەیە بەڵام شناخت بەتەنێک کافی نییە شناخت دەبێت ئیرادەی سیاسیشی لەگەڵ بێ بۆ چونێتێ شناخت بێ ئیرادە ناتواناییمان دەداتێ و ئیرادەی بێشناختیش موسیبەت بۆ ئێمە دێنێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک میراگری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کوردستانی ئێران و هەموو بزوتنەوەکانی دیکەی پێشخۆی کە هەوڵین هێزی سیاسی مۆدێرنە ئاڵای بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و ڕێبەرایەتەکەی گرتوۆتە دەست هاتووە و دەیەوێت لە هەلومەرجێکی تازەدا ئیرادەی سیاسی کورد لەگەڵ شناختی سیاسی نێونەتەوەی تێکەڵ بکە لە بەرامبەری یەکتر ڕایان نەگرێ و هەردووشیان بکاتە خزمەتی یەکتر و لە فۆرمۆلەکردنی سیاسەتەکانی خۆیدا کە ئازادی و دیموکراسی لە ناوچە و هەروەها چارەسەرکردنی کێشەی کورد لە ئاستێکی بەرزدا هەم لە ئاستی هەرکەم لەوە پارچەکان و لە ئاستی گشتیدا ئەوە استراتیژی حیزبی ئێمەیە و رسالەتی خۆشمان هەر ئەوە دەبینین جەوهەری بزوتنەوەی سمکۆ بزوتنەوەی نەتەوەیاتی کوردە ئێستاش فەلسفەی بزوتنەوەی نەتەوەیاتی کورد کە حیزبی ئێمە کاری بۆ دەکات هەر ڕزگاری نەتەوەی هەستێکە زۆر جوانمە هەیە سمینارێکە زۆر پیرۆزە زۆر سەرکەوتیە دیارە بەشا ئەو لە زۆر لەسەر لێکۆڵینەوە و تاریخ و دلیل ئەوەی ئەو شۆڕشە چۆن پێک هاتیەوە شەید سمکۆ کێبیە و چۆن دەستپێکەوەی چۆنبیە گەلە جێکە خۆشی بوو گەلە ئەموزەندە بوو گەلە تشتی باشدا هەبوون بە هیوەیەک و ئەو سیمینارانە ها هەبن ها مرۆڤ ئەدامە بدە زۆر سەرکەوتی بوو زۆر باش بوو دیارە از خۆی منتەخە ئورومیەمە نوعی شەید سمکۆ وەختە ڕۆژە ئەنسان لە داوید بە گولی دبە لە باپیرە لە منتەقە لە هەموو دەوەرێ وەکو کەسایەتی ئەوجوری کە من بهیستی ئەنسان کە زۆر شۆڕشگر بیە زۆر کورد بیە خواستی هەمیشە بە کوردبوونیا خۆ زۆر افتخار کردیە به میراتی خواهی زور افتخار کردی همیشه انسانی بیه که اگر میرانی بیه هبویه که اگر واسط کن به میرانی خواهی خواباندن و حتی شهید کردن سمکۆ دەیزانی و ئاگاداری بارودۆخی باشووری کوردستان بوو و دەشیزانی لەوێ ئەزمونێکی زیاتر لە شۆڕشکردن و کوردایەتی هەیە بۆیە سەردانی سەرەتا سەردانی بارزانی کردووە چاوی کەوتووە بە شێخانی بارزان دواتر سەردانی سولەیمانی کردووە چاوی کەوتووە بە شێخ مەحموود و بە ڕێگای بڵین سەرکردایەتی ئەو کاتی باشووری کوردستان هەوڵی داوە لەگەڵ ئینگلیزەکان قسە بکە بۆ ئەوەی ئینگلیز کە دەسەڵاتدار بوو لە ناوچە لە ئامانج و مەرامی شۆڕشەکەی خۆی ئاگاداریان بکاتەوە و پرسیان پێ بکات. هەستێکی بەڕاستی زۆر نەتەوەیی و خۆشە ئەو هەموو ئەفەم و کەساوێت ئامادە بین الڤرا دلێ مەزوریە خوشک و هەندە کورد نەهایەت بەشدار بین دوێ کۆنفرانسێدا و دەخوازن و دیرۆکا خۆ مێژوویە خۆ شروڤە بکەن داک و بچین ئەم ئایندەکە پەیت بخۆ ئاوا بکەین هەلبەتە زۆر بجوشەکە نەخۆش مرۆڤ سەحلێت کەتێ هەتا ڕۆژە ئەڤڕۆ ئەم هەیەت وێ قۆناغێدا کە ئەم بەحسە مێژووە خۆ دەکەین و مەدەرسێت باشیت گرنگ لە مێژووە خۆ نەوەرگرتینە دبانها کرد بزانیت درستی تمامتی درسال مجو خوارگرا استراتژیا کو پیت بخوچه بکا و باشیا ملت خو بخطا سر باشیا همو تشتی و بشت بخو آینده که باش و پیت آوا بکت لبله البته اوه تویا دل که
شێرانە بیت تڤیا مرۆڤ بوێریت کو هەندێک بڕیارێت زۆر زوریەت گرنگ ji bo xwe û ji bo milletê xwe bidet. بەخوا وەی ڕاستی بێ من زۆر حەز دکرد کەسایەتیە وی وەکو مرۆڤێکێ نۆرمالیش di nav malbata wî de tiştekî li ser vê hêndê bizanim û ez dixwazim vê pirsê lê beşdarbûyê konferansê jî bikim çandku bi rastî ez dixwazim bizanim bi diristî kesayetiya wî di nav malbata wî ji da çawa bûye ev nîşana wî hêndê jî dide ka ew serkirdeyekê Kurdiyê çawa bûye lê hebûna van kesa di nav dîroka Kurda da zor zoriya pêwîst e çandku ev bûme nîşan dide ka çawa hesta neteweyî di nav Kurda da peyda bûye û çawa van kesa hewl daye ku jiyana xwe bêxnet xeterê da di nav metirsiyê da ku hewlan bidin ku milletê xwe bibene ser astekê dî û hindek gorîna dimêjûya netewa xwe da çê bikin. ئیجازەم بدەن لە پێشە سپاسی ئێوەی تیش بکەم بەخێربێن و شادم بەوەی کە ئێستا لە سمینارێکا بەشدارم یاد و بیرەوەری کەڵەپیاوێکی شۆڕشی میلەتی کورد سمایل ئاغای سمکۆ دەکرێتەوە. ئەمن پێم وابێ هەموو کوردێک دەبێ ڕێزێکی تایبەتی خۆی بۆ شۆڕشی سمایل ئاغای سمکۆ هەبێت چون بۆ لە وەختێکی وەک ئەو وەختەی کە ئەو شۆڕشی کردووە ڕەنگە زۆر کەس هەر نەوێرا بوو بڵێت من کوردیشم بەڵام لە ئەساسا ئەو شۆڕشە ڕەنگە عیب و ئاریشی هەبوو بێت بەڵام لە کوللا ئێستاش کە ئێستایە میلەتی کورد شانازی بە شۆڕشی سمایل ئاغای سمکۆ کات و هەتایە کەس نابێت لەبیری بچێ و من بەش بە حاڵی خۆم شانازی پێوەکە.